باڵاپۆشی ئافرەتان ئەلحیجاب. پرسیار: بۆچی ئیسلام لە پلەپایی ئافرەتان کەم دەکاتەوە، شەرمەزاریان دەکات بە پاراستریان لە پشت حیجاب و باڵاپۆشیەوە؟ وەڵام: پلەپایی ئافرەتان زۆربەی جار ئامانجی هێرشەکانی ڕاگەیاندنی عەلمانیە. حیجاب یان جلوبەرگی ئیسلامی وەک بەڵگەیەک بەکاردێت لەلایەن زۆربەی خەڵکیەوە وەک نمونەیەک بۆ ملکەتی ئافرەت بۆ یاساکانی ئیسلام، پێش ئەوەی هۆکارەکانی پشت فەرمانی ئاینیانەی حیجاب ڕوون بکەینەوە با باسی پایەی ئافرەت بکەین لەناو کۆمەڵگەکاندا پێش دابەزین و بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام. یەکەم، لە ڕابردوودا ئافرەتان بە سووک و بێبایەق سەیر کراون وەک هۆکارێک بۆ تێرکردنی ئارەزوە سێکسیەکانیان بەکارهێنراون. ئەم نمونانەی خوارەوە لە مێژوودا ئەو ڕاستیە ڕوون دەکەنەوە کە لە شارستانیە سەرەتاییەکاندا پایەی ئافرەت زۆر نزم بووە، بەڕادەیەک کە بێبەش کرابوون لە سەرەتاییترین ڕێزی مرۆڤانە. ئەلیف، لە شارستانیەتی بابلیدا ئافرەتان لە ژێر یاسای بابلیدا بە سووک سەیر کراون، لە هەموو مافێک بێبەش کراون. لەم یاسایەدا ئەگەر پیاوێک ژنێک بکوژێت ئەوە لە جیاتی ئەوەی سزا بدرێت هاوسەرەکەی واتە ژنەکەی دەکوژرێت. بە شارستانیەتی یۆنانی، شارستانیەتی یۆنانی بە شکۆترین و گەورەترین شارستانیەتە کۆنەکان دادەندرێت، بەڵام لە ژێر ئەم سیستەمە شکۆدارە ئافرەتان لە هەموو مافەکانیان بێبەش کرابوون و بەکەم سەیر دەکران. لە ئەفسانەی یۆنانیدا هاتووە کە ئافرەتێکی خەیاڵی بە ناوی پاندۆرا هۆکاری سەرەکی بەدبەختی مرۆڤایەتیە. یۆنانیەکان ئافرەتیان بەکەمتر لە مرۆڤ داناوە و بە بەردەستی پیاوانیان داناوە. هەرچەندە بێگەردی ئافرەت زۆر گرنگ و بەنرخ بووە لە لای یۆنانیەکان و ئەو ئافرەتانە زۆر ڕێزیان لێگیراوە، بەڵام لە کۆتاییدا نقم بوون بە خۆپەسەندی و لادانە سێکسیەکان داوێن پیسی ببوو بە کارێکی زۆر ئاسایی لە نێو هەموو چینەکانی کۆمەڵگای یۆنانیەکان. جیم، شارستانیەتی ڕۆمانی، لە کاتێکدا شکۆ و سەربەرزی شارستانیەتی ڕۆمانی گەیشت بووە لوتکە، بەڵام پیا و مافی هەبوو ژیان لە ژنەکەی بستێنێتەوە لە ناوی ببات و داوێن پیسی و ڕووتی زۆر ئاسایی باو بوو لە ناو ڕۆمانەکان. شەرم و شکۆ و حەیا ببوونە مەتەڵێکی هەڵنەهێنراو. دال، شارستانیەتی میسری، میسریەکان ژنانیان وەکو شەیطان و هێمای نەهریمەن لە قەڵەم داوە و بە کائینێکی مەجهول نەناسراویان دادەنا. ها، شارستانیەتی عەرەبی پێش ئیسلام، سەردەمی نەفامی. لە پێش بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لە نێو عەرەبدا عەرەبەکان ئافرەتیان بەکەم و سووک سەیر دەکرد و بە زۆری ئەگەر منداڵێکی کچ لەدایک ببوایە ئەوە زیندە بەچاڵ دەکرا، کچبوون مایەی نەنجی بووە لەلایەن. دووەم، ئیسلام پێگە و پایەی ئافرەتانی بەرز کردەوە و یەکسانی پێدان و چاوەنواڕی ئەوەیان لێ دەکات کە پێگەی خۆیان بپارێزن. 1400 ساڵ لەمەوبەر ئیسلام پێگەی ئافرەتانی بەرز کردەوە و هەموو مافەکانی پێداون. ئیسلام پێی وایە کە دەبێ ئافرەتان پێگە و ڕێزی خۆیان بپارێزن. ڕەخنەیەک کە خەڵکی هەمیشە باسی دەکەن، حیجاب بۆچی بۆ ئافرەتان دانراوە و بۆ پیاوان نییە؟ باڵاپۆشی داپۆشرانی ئەوڕات بۆ پیاوان. خەڵکی هەمیشە لە باسی ئافرەتدا باسی باڵاپۆشی دەکەن، هەرچەندە لە قورئانی پیرۆزدا خوای گەورە باسی حیجابی بۆ پیاوان کردووە پێش حیجابی ئافرەتان. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەننور ئایەتی 30دا دەفەرموێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون. واتا بەپیاوانی ئیماندار بڵێ چاویان بپارێزن و ئەوڕەتی خۆیان بپارێزن، بێگومان ئەوە پاکترە بۆیان، بەڕاستی خوددا ئاگادارە بەو هەڵس و کەوت و ڕەفتارانەی کە دەیکەن. ئەو ساتەی کە پیاوێک ئافرەتێک دەبینێ ئەگەر هیچ بیرێکی بێشەرمانە و لادەرانەی بەمێشک دەهات پێویستە تێڕوانینەکەی لەسەر ئەو ئافرەتە لا ببات و چاوی نزم بکاتەوە و دایخات. ئەوە جۆرێک لە خۆداپۆشینە و خۆ دوورخستنەوەیە. باڵاپۆشی بۆ ئافرەتان.
ئاەتی دواتری سوڕەی نور کە ئاەتی 30 خودای پەروەردگار دەفەرموێت وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن أو آبائهن أو آباء بعولتهن واتا بآفرتانی ئیماندار بڵێ کە چاویان بن و قێنن و بپارێزن و عورەتیان بپارێزن لە گوناه جوانی خۆیان دەرنەخەن جگە لەوەی کە دیارە دەست و دەم و چاو با سەرپۆشەکانیان بدەن بەسەر سینە و سنجیاندا و جوانی خۆیان دەرنەخەن تەنها بۆ مێردەکانیان و باوکی مێردەکانیان و کوڕەکانیان و تا دوایی سێەم 6 پێوەرەکان واتە مەرجەکانی باڵاپۆشی ئەلحیجاب یەکەم داپۆشراوی یەکەم پێوەری داپۆشینی جەستەیە کە پێویستە دابپۆشرێت ئەم پێوەرە لە نێوان پیاوان و ئافرەتاندا جوداوازە ڕاددەی ناچاری داپۆشینی پیا و بریتێ لە داپۆشینی نێوان ناوک و ئەژنۆ بەڵام بۆ ئافرەتان پێویستە بەرگەکە هەموو جەستەدا بپۆشێت جگەل لە دەم و چاو و هەردوو دەستەکان تا مەچەک ئەگەر بیان هەوێت دەتوانن ئەم دوو بەشەی جەستەش دابپۆشن تەنانەت هەندێک لە زانانی ئیسلام سوورن لەسەر ئەوەی کە دەست و چاویش بەشێکن کە دەبێت بە حیجاب دابپۆشرێن ئەم پێوەرانەی تر بۆ ئافرەتان و پیاوان وەکو یەکن دووەم ئەو جلو بەرگەی کە لەبەر دەکرێت پێویستە فراوان بێت و شێوەی جەستە دەرنەخات سێەم ئەو بەرگەی کە لەبەر دەکرێت نابێت تەنک یان کون بێت بە شێوەیەک جەستەی ژێرەوەی دیار بێت چارەم ئەو بەرگەی لەبەر دەکرێت نابێت سەرنجڕاکێش بێت کە سەرنجی ڕەگەزی بەرامبەر ڕابکێشێت پێنجەم ئەو جلو بەرگەی لەبەر دەکرێت نابێت لە جلو بەرجی ڕەگەزی بەرامبەر بچێت شەشەم ئەو جلو بەرگەی کە دادەپۆشرێت نابێت لە بەرگی بێباوەڕان بچێت واتە نابێ مسلمانان جلێک لەبەر بکەن کە تایبەت بێت یان هێمای بێباوەڕان بێت و لە جلو بەرجی ئەوان بچێت حەفتەم حیجاب لە پاڵ شتەکانی تردا ڕەفتار و ڕەوشتیش لە خۆ دەگرێت حیجابی تەواو لە پاڵ ئەو 6 پێوەر و مەرجانەی سەرەوەدا ڕەوشت و ڕەفتار و هەڵوێست و گرنگجیدانی کەسایەتی و کەسی لە خۆ دەگرێت ئەو کەسەی تەنیا 6 پێوەرەکەی حیجاب دێنێتە دی و جێبەجێیان دەکات ئەوە پەیڕەوی حیجابی کردووە لە خاڵێکی سنوورداردا حیجابی جلوبەرگ پێویستە حیجابی چاو و دڵ و بیر و ئامانج و مەبەستی لەگەڵدا بێت هەروەها حیجاب دەبێت ڕنگ بداتەوە و پارێزراو بێت لە شێوەی ڕۆیشتن و شێوەی قسەکردن و قاقاکێشان شێوەی هەڵسوکەوتکردن و ڕەفتار لەگەڵ بەرامبەردا پێنجەم حیجاب ڕێگە دەگرێت لە ئازاردانی دەرونی و جەستەیی هۆکاری ئەوەی کە بۆچی حیجاب بۆ ئافرەتان داواکراوە لە قورئاندا و لە سوڕەتی ئەلئەحزاب خوای پەروەردگار لە ئاەتی 59دا باسی کردووە و دەفەرمێت يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما واتا أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم بە هاوسەرەکانت و کچەکانت و ئافرەتانی بڕوادار بڵێ با عەباکانیان بدەن بەسەر خۆیاندا ئەوە لە بارترین شتە کە پێی بناسرێن بە داوێن پارچی تا بەهۆیەوە ئازار نەدرێن و خوا لێخۆشبووی میهرەبانە قورئان دەفەرموێ کە حیجاب بۆ ئافرەتان بڕیار دراوە تاوەکو بە شەرم و حەیا بناسرێن ئەوەش ڕێگە دەگرێت لەوەی کە ئازار بدرێن شەشەم نمونەی دوو خوشکە دوانەکە وا دابنێ دوو خوشکی دوانە کە وەکو یەک جوانن بە شەقامێکدا دەڕۆن یەکێک لەوان پۆشاکی ئیسلامی لەبەردایە و داپۆشراوە
ئەوی تریان جلوبەرجی ئەوروپی لەبەردایە تەنورێکی کورد یان جلوبەرگێکی کورد لە گۆشەیەکدا کەسێکی ئاژاوەچی و دڕندا چاوەنواری نێچیرێک دەکات تا گاڵتە بە کچێک بکات باشە گاڵتە بە کامیان دەکات ئەو کچێک کە حیجابی ئیسلامی پۆشیوە یان ئەویان کە تەنورە کورتەکەی لەبەردایە بە شێوەیەکی سروشتیانە گاڵتە بەوەیان دەکات کە تەنورە کورتەکەی لەبەردایە چونکە ئەم جۆرە جلوبەرگانە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بانگی ڕەگەزی بەرامبەر دەکەن بۆ گاڵتەکردن و ڕابواردن قورئان بەڕاستی دەفەرموێ کە حیجاب ڕێگە لە ئافرەتان دەگرێت کە ئازار بدرێن حەفتەم سزای لە سێدارەدان بۆ ئەوانەی دەستدرێژی دەکەنە سەر ئافرەتان لە شەریعەتی ئیسلامدا ئەگەر پیاوێک تاوانبار بێت بە دەستدرێژیکردنە سەر ئافرەتێک ئەوە سزای لە سێدارەدانی هەیە زۆربەی خەڵک سەرسامن بە سزایە قورسا تەنانەت هەندێک دەڵێن ئیسلام ئاینێکی بێبەزەی و دڕندەیە من ئەم پرسیارە سادەیەم لە سەدان زانای ئیسلامی کردووە خدا نەکات ئەگەر پیاوێک دەستدرێژی بکاتە سەر هاوسەرەکەت یان دایکت یان خوشکەکەت تۆ دادگایی ئەو کەسە بکەیت و ئەو کەسە لە بەردەمت دابێت ئایا تۆ چ سزایەکی ئەو کەسا دەدەیت هەمیان وەرامیان داوە کە دەبێت بمرێت تەنانەت هەندێکیان زیاتر قوڵتر بوونەوە و دەیانوت دەبێت ئازار بدرێت تاوەکو دەمرێت من لە ئەوان دەپرسم ئەگەر تۆ بتەوێت کەسێک بمرێت ئەگەر دەستدرێژی بکاتە سەر هاوسەرەکەت یان دایکت یان خوشکەکەت سزاکەی مردن بێت بەڵام ئەگەر هەمان تاوان کەسێک بیکات بەرامبەر هاوسەر یان کچێکی کەسێکی تر ئەوە تۆ دەڵێیت سزای لە سێدارەدان دڕندەیە کەواتە بۆچی دەبێت دوو ستاندەردی جداواز هەبن بۆ هەمان تاوان حەفتەم کۆمەڵگەی ڕۆژئاوا بە شێوێکی هەڵا داوای بوژاندنەوە و بەرزکردنەوەی ئافرەتان دەکات ئاخاوتنی ڕۆژئاوا دەربارەی ئازادی ئافرەتان هیچ نییە جگەل لە شێوازێکی ڕواڵەتیانەی خستنە ڕووی جەستەی ئافرەت و کەمکردنەوە و بە سوکسەیکردنی ڕۆحی بە بێبەشکردنی ئافرەتان لە ڕێز و شکۆ کۆمەڵگەی ڕۆژئاوا داوای بوژاندنەوە و بەرزی بۆ ئافرەتان دەکات بەڵام بە پێچەوانەوە لە ڕاستیدا نزمیان دەکاتەوە بۆ پێگەی دۆست و خۆشەویست و پەپولەکانی کۆمەلگا کە تەنیا هۆکارێکی دروستن لە دەستی ئەوانەی بە دوای خۆشیدا وێڵن و ئەوانەی کڕیاری سێکسن و لە پشت پەردە ڕەنگاو ڕەنگەکانی هونەر و کلتور شاردراونەتەوە نوێم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرزترین ڕێژەی دەستدرێژی سێکسی تێدایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە یەکێک لە پێشکەوتووترین وڵاتانی جیهاندا دەنرێت بەرزترین ڕێژەی دەستدرێژی سێکسی تێدایە لە چاو هەر وڵاتێکی تری جیهان بە پێی راپۆرتێکی دەستگای فیدراڵی بۆ لێکۆڵینەوە لە ساڵی 1990 هەموو ڕۆژێ بەتەنها لە ئەمریکادا 1756 حاڵەتی دەستدرێژی سێکسی ڕوویان داوە دواتر راپۆرتێکی تر ئەوەی خستە ڕوو کە هەموو ڕۆژێ 1900 ڕووداوی دەستدرێژی سێکسی با تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕوودەدەن ساڵی ئەم راپۆرتە دیاری نەکراوە بەڵام لەوانەیە لە ساڵی 1992 یان 93 بێت لەوانەیە ئەمریکیەکان لەم ساڵانەی دواییدا چاوقایمتر بووبن ئەگەر بەپێی سیناریۆی ئیسلام حیجاب لە ئەمریکادا پەیڕەو بکرێت هەر کاتێک پیاوێک سەیری ئافرەتێکی کرد و بیری بێشەرمانەی بەسەر دەهات یەکسەر چاوی دابخات ئافرەتان حیجابی ئیسلامی بپۆشن واتە هەموو جەستەیان دابپۆشن جگال لە دەم و چاو و دەستەکان تا مەچەکەکانیان لە دوای ئەمە هەر پیاوێک تاوانی دەستدرێژی سێکسی ئەنجامدا لە سێدارە بدرێت من پرسیار دەکەم ئایا لەم سیناریۆیەدا ڕێژەی دەستدرێژی سێکسی بەرز دەبێتەوە یان وەکو خۆی دەمێنێتەوە یان ڕێژەکە دادەبەزێت دەیەم جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام ڕێژەی دەستدرێژی سێکسی کەم دەکاتەوە بە شێوەیەکی سروشتی هەرکە شەریعەتی ئیسلامی جێبەجێ بکرێت ئەنجامە ئەرێنیەکانی بەدیار دەکەون ئەگەر شەریعەتی ئیسلام لە هەر شوێنێک جێبەجێ بکرێت جا لە ئەمریکا بێت یان ئەوروپا ئەوە کۆمەڵگە بە ئاسانی هەناسە دەدەن و بە خۆشی دەژین کەواتە حیجاب لە پای ئافرەت کەم ناکاتەوە بەڵکو پایی بەرز دەکاتەوە و شەرم و بێگەردیەکەی دەپارێزێت خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات